بەر لە چەند ڕۆژێک مامۆستا سەلام هاوسەرۆکی گشتی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان بەبێ هیچ هۆکارێک دەستگیر دەکەن لە کاتێکدا کە مامۆستا سەلام جگەلەوەی کە هاوسەرۆکی تەفگەری ئازادیە کەسایەتیەکی ئەکادیمی کەسایەتێکی کۆمەڵایەتی و ناسراوی ئەم دەڤەرەیە و هیوادارین هیچ هێزێک کە بیەوێت یاری و مامەڵە بە ئیرادەی تەفگەرەوە بکات ئیرادەی تەفگەر لێرەوە بناسێت ئێمە هێزێک نین کە بێ هەڵوێز بمێنینەوە و خاوەنداری لە ئیرادەی خۆمان نەکەین ئێمە بانگەوازیمانەوەیە هەرچی زوو مامۆستا سەلام ئازاد بکرێ و بە پێچەوانەوە ئێمە هەڵوێستی دیکەمان ئەبێت ئەم بڕیارە بە هەموو پێوانێک بڕیارێکی سیاسیە هیچ پەیوەندیەکی بە یاساوە نییە هیچ هۆکارێکی یاسایی لەم نێوەندەدا بوونی نییە مامۆستا سەلام لە پشتەوەی ئۆتۆمبیلێک دانیشتووە کە شۆفێرەکەیشی ئەمڕۆ لێرەیە و دوو کەسی تری تێدا بووە بۆ پرسێکی کۆمەڵایەتی ڕۆشتون و لە گەڕانەوەیاندا بیانویان پێگیراوە و وەکو لە یەکێک لە کەناڵەکان بینیم گوایە وتراوە کە مامۆستا لە بازگەی دابێت و نەوەستابێ لە کاتێکدا مامۆستا شۆفێر نەبووە و شۆفێرەکە بۆ خۆی لێرەیە ئەمە بیانوێکی بێواتە و بیانوێکی بێناوەڕۆک و زۆر سیاسیانەیە بۆیە ئێمە بە پەیامی تێئەگەین هیوادارین ڕوونکردنەوە هەبێ هەرچی زۆر مامۆستا ئازاد بکرێ